جوانترین سڵاوتان لێبێت لە یەکێک لە کافتریاکان لە شاری سلێمانی بیرۆکێکی جیاوازیان داهێناوە. لەم کافتریایە هەوڵیانداوە ئاژەڵ دۆستی تێکەڵ با کافتریاکە بکەن و بەشێکی کافتریاکەشیان تەرخان کردووە با کاری هونەری. ئەتوانین بڵێن ئەمە بیرۆکەیەکی جیاوازە. ئێمە زۆر کەسمان هەیە حەز بە بەخێوکردنی پشیلە ئەکەن لە ماڵەوە، ئارەزووی ئەکەنەوەی خاوەن پشیلەیەکی خۆیان بن، بەڵام لەوانەیە شوێنەکەیان بۆی نەگونجابێت یاخود نەتوانن خۆیان لە ماڵەوە بتوان پشیلەکە بەخێو بکەن، بەڵام ئەتوانن بن بۆ ئەم کافتریایە هەم کات بەسەربەرن هەم لەگەڵ هاوڕەکانیان بن هەر کارێکی کە خۆیان ئەیانەوێت و لێرە چێژش لەوە ببینن کە کات لەگەڵ پشیلەکانە بەسەربەرن. لێرە کۆمەڵە پشیلەیەکی زۆر جیاوازی لێیە، هەمویان کۆمەڵە پشیلێکی جیاواز و جوانن، لەوەی کە پێت بۆ ئێرە هەر ببینینیان ئەتوانین چێژ وەربگری. جا من ئەمەوێت زانیاری زیاتر لەسەر وەربگرم، بزانم چۆن بیرۆکەی ئەم کافتریایان بۆ هاتووە، چۆن بڕیاریانداوە بەشێکی کافتریاکەیان تەرخان بکەن بە بەخێوکردنی پشیلە. من لەگەڵ یەکێک لە کارمەندەکان گفتوگۆی زیاتر ئەەکەم لەسەر بزانم بیرۆکەی ئەم کافتریایە چۆن بۆ هات و دانیا سڵاو لێبێت. سڵاو لە تۆش. چۆن بۆ ئەم بیرۆکەیەتان بۆ هات لەوەی کە کافتریاکەتان دوای باس لە کارە هونەرەکانی کافتریاکە شەکەین زانین چۆن بەشێکی تەرخان بکەن بەم پشیلە جوانانە. بەڵێ ئەمە بیرۆکەیەکمان هەبوو ڕاستەکەی ئەو بویستمان شوێنێکی تایبەت بە پشیلە بکەین و کە ئاژەڵ دۆستان بتوان بێن لەگەڵیانە مامەڵەکەن و کاتیان لەگەڵا بەسەربەرن و ئەمە بۆیە کردمان بە کافێ کردمان بە دوو بەش. بەشێکیان تایبەتە بە پشیلەکان، ژووری تایبەتی خۆیان هەیە کە جیاکراوەتەوە لە کافێکە و بەشێکیش کافەکەی و شوێنی دانیشتنی تایە. ئەمە بۆیە حەزمان کرد کە جیایکەینەوە. زۆربەی کات خێزانەکان کەیەن مناڵەکانیان ئەهێنن، زۆربەی کات دایک باوکان خۆیان حەزیان بە پشیلەکان نییە، حەزیان بە ئاژەڵی ماڵی نییە، هەر لە ماڵەوە هەیان بێ بۆ شێوەیە یان بە خێویکەن، بۆیە مناڵەکانیان ئەهێنن و خۆشیان لە کافتریاکە دائەنیشن. زۆر باشە. کەواتە ئەو کەسانی کە سەردانی ئێرە ئەکەن ئەتوانین بڵێن لە چ تەمەنەکان زیاتر؟ هەموو تەمەنەکانیان بۆ لای ئێمە، بەڵام بە تایبەتی گەنجان. ئاژەڵ دۆستان زۆریان، چەندەها کەس هەر ڕۆژانە سەردانمانەکەن تاوە هەموو پشیلەکانمان ئەناسن، ڕۆژانەیان یاریان لەگەڵاکەن و کاتیان لەگەڵا بەسەربن. زۆر باشە. اینجا لێرە ئەگەر باسێک لەوە بکەین بزانین ئەم پشیلانە چۆن خزمەتەکرێن لێرە، لەوانەیە زۆر کەس هەبێت ئێستا پرسیاری ئەوە بکا بڵێت چۆن ئەبێت بۆ ئەم پشیلانە بەم ڕێژە زۆرە لەناو کافتریایەکە هەبێت کە ئەمە شوێنی خواردن و خواردنەوەشە لە کۆتاییە. باس لێ بکەین ئەوە چۆن خزمەتی ئەم پشیلانە ئەکەن. بەڵێ ئێمە هەڵمانەوە باشترین شێوە خزمەتیانکەین، ئەوەش بە بەردەوام بردنیان بۆ لای دکتۆری تایبەت و بێت، هەر هەمووشان ڤاکسین کراون و بەردەوامیش ڤیتامین و ئیحتیمامی خۆیانیان هەیە. لێرە زۆر گرنگی بە پاکوخایانیش ئەدرێ، پشیلە خۆی ئاژەڵێکە کە پاکوخاوێنە، بەڵام ئێمەش تا بتوانین تەعقیمیانەکەین، ژوورەکە تەعقیمەکەین و بە هیچ شێوەیەکیش ناهێڵین کە تێکەڵی کافتریاکە بن، چونکە خەڵکە لەوێدا ئەنیشت خواردن و خواردنەوەکان ئەخوا لەوانەیە حەز نەکا کە پشیلەکە بێت بەلایە، بۆیە ئەمە شوێنەکەشمان جیا کرد. زۆر باشە. ئەم پشیلانەی کە لێرن هەموو پشیلەکان خۆتان هێناوتانن یان پشیلە شێ لەوەی کە کەسێک هەبێت بهێنە لێرە داینابێت و ڕۆژانە بێت سەردانی بکاتەوە؟ بەڵێ ئەمە پشیلەکانمان هەمووی بەخشراون، هەموویمان وەرگرتووە. زۆربەی کاتیش خاوەنەکانیان یان سەریان لێ ئێنەوە بەبوونی مەسەلەن شتێکەوە کە لە ژیانیانە ڕوویاوەتیان شوێنیان گۆڕیان سەفەرێک ئەکەن، ناتوان پشیلەکان بهێڵنەوە لای خۆیان، بۆیە بەخشیویانە بە ئێمە، بەڵام بە پێیتوانە خۆشیان سەردانیانەکەن و یێنەوە بۆ لایەن. باشە. کەستان هەیە لەوەی کە بوو بێت بە هاوڕێ پشیلەکان ڕۆژانە بێ سەردانی ئەم پشیلانە بکە ئەگە لەبەر کافێکەش نێت لەبەر پشیلەکان بێتەوە بۆ ئێرە؟ بەڵێ زۆربەی کەس بە تایبەتی بۆ پشیلەکانیان. ڕاستێکی ئەمە چاوەڕێی ئەومان ئەکرد کە ئاژەڵ دۆست زۆر بێ و هەر لەبەرەوەشە زۆربەی کاتکەن پشیلەکانیان زۆر خۆشە و چەند سەعاتێک لەگەڵیانەدا ئەنیشن و یاریان لەگەڵا ئەکەن و ناوەکانیان فێرە بن و وەکوا بە پشیلی خۆیانە. ئەستا ئەمەیان بۆ بە هاوڕێ من ئەم پشیلەیان. جامە زۆر کەسمانەیە فۆبیای هەیە لە پشیلە، هەبوو بێت بۆ ئێرە بۆی ئەم ترسی لە پشیلە بشکێت، لەبەر ئەم پشیلانەی ئێرە لەوانەیە کەمێک عاقڵتر بن، کەمێک هەمەتوو لە سەرخۆتر بن. بەڵێ پشیلەکانی ئەمە هەمویان زۆر عاقڵن، زۆریش ماڵین. چەندەها کەسیش هەبووە خۆی فۆبیای هەبووە، هاتووە لێرە شکانوێتی مەسان خێزانەکەی هێناویانە بۆ ئێرە و تویانە باترسی لە پشیلە و لە ئاژەڵ نەمێنێت، کە هاتۆ مامەڵی لەگەڵ کردووە زانیوێتی ئاژەڵێکی زۆر عاقڵە پاکە هیچ کێشەی نییە و تاوڕە هاتووە لەگەڵ شتەکە. زۆر باشە. خواردنی تایبەتە خۆن ئەم پشیلانەی ئێوە ڕۆژانە؟ بەڵێ خواردنی تایبەتی خۆیانیان هەیە بۆیان دابین ئەکرێ، هەم لە درایفود و هەم لە جۆری سناک و شێوازی قوتووەکانەوەی کە خۆیان بۆیان دروست دەکرێ. وە بە پێیتوانە ئێمە خۆشمان جاریان مریشیان بۆ ئۆکلێنین بۆیان ئەهێنین، چکە پشیلە پێویستی بە ڤیتامینات و خواردنی جۆرا و جۆرە بەردەوام. زۆر باشە. اینجا ئێستا هەموو گیانیشمان بۆ بەتوک.
بەڵام ئەم تووکە ئێمە هەر لە پرۆگرامی خۆشمانە کە لەگەڵ پزیشکە پسپۆڕەکانی بواری ڤەتەنەریە گفتوگۆمان کردووە ئەڵێ ئەم تووکە هیچ زیانێکی نییە ئەمە تەنها ینی وەک چۆن بڵێ سوورێکی ژیانی خۆیەتی کە ئەم تووکەی لێ هەڵەوەرێ ئێوە بۆ ئەمانە سەردانی پزیشکیان پێەکەنەوە بەڵێ زۆربەی کات ئەگەر تووکوەرینەکەی بە حدێکی طبیعی نەبێ و نۆرمال نەبێ ئەو کاتە پێویست ئەکا بەڵام خۆی زۆر ئاسایە پشیلە وەرزیە لەگەڵ هەموو وەرزێکە لە مانجێکە زۆر تووکی ئەوەرێت و ئەو تووکە هیچ زەرێکی نییە و بە زۆر بە شێوەیەکی ئاسان نەتوانین لێکێتەوە. ئەمە بەشێکی دیکە لە کافتریاکە ئەم بەشیان لەسەر شێوازێکی هوەری نەخشاندووە ئەگەر تێبینی بکەین ئەبین هەموو دیوارەکان و تەنانەت سەقفی شوێنەکەش وەکو شێوازێکی تابلۆی هوەری پێوە دیارە و دیوارەکانش هەموو بە تابلۆی هوەری نەخشێنراون. جا خات و دانیاگە بمان باسکەی بزانین چۆن ئێرەتان ئەو دی و بەشی پشیلەکان بوو ئێرەش هەستەکەی لە شوێنێکی هوەری و هەمووی تابلۆی هوەری لێ ئەم تابلۆیانە پێشکەش کراون یاخۆ بە تایبەتی بۆ ئێرە نەخشێنراون. بەڵێ ئەمە تابلۆکانمان ڕاستەکە بە تایبەتی نەخشێنراون هەمووی ئارتیستی تایبەتمان بۆ هێناون و هەم سەقفەکە و هەم تابلۆکانیش و حەزیشمان کرد زۆر بە شێوازێکی هوەری شوێنەکە پێشکەشکەین چونکە هەم پشیلە و هەم هوەری هەردووشیان لەلایانی دەرونیەوە ئارامکەرەوەن ئیتر هەردووشیمان بێکۆنەوە کەواتە ئەگەر کەسێک حەزی لەوە نەوێ بۆ لای پشیلەکانیش لەم بەشە لە بەشە هوەریەکەدا ئەنیشێت کەواتە ئەو کەسانی کێن بۆ ئێرە تا چەند کەسانی هوەر دۆستن تا چەند کەسانێکێن بۆ ئێرە تێبینە تابلۆکانەکەن لەبەروی هەمیشاڵێن ئەو تابلۆیانەکە نەخشێنراون کۆمەڵە چیرۆکێک و کۆمەڵە پەیامێکە ئەیگەێنێت. بەڵێ ڕاستیەکەی کەسانی کەیان بۆ لامان زۆربیان هوەردۆستیشن وەکووتمان ئاژەڵ دۆستن هوەردۆستیشن چەندها هوەرمەندیش هەبوون هاتوون سەردانیان کردوین لێرە دانیشتون هەم چوون بۆ لای پشیلەکان هەم لە بەشی کافێکەش وە زۆر کەسیش هەیە هەر خۆیان جمهوری ڤانکوخن بەهۆی شوێنەکە و بەهۆی مەسەلەن ئەو ئاسمانی ستاری نایتە کە کراوە لێرە بەهۆی ئەوانەوە یان دێرە ڕەسم ئەگرن خۆیان فۆتۆی تایبەتی ئەگرن بۆ پێیجەکانیان هەم بۆ خۆشیان. ئەگەر پێت خۆش بێت لە کۆتاییە شتێک هەبێت لەسەر کافتریاکەی خۆتان ئاماژێک پێ بکەیت. ڕاستێکی ئەوەیە کە ئێمە چونکە پشیلەمان هەیە بەس ئەوەنە داواکارین کە خەڵکان یەت بۆ لامان تا بتوان بەهێمنی مامەڵ لەگەڵ پشیلەکانە بکەن چونکە پشیلە ئاژەڵێکی زۆر حەساسە وەکە مناڵەکانیشیان ئەهێنن دایک و باوکان بتوان خۆشیان لەگەڵ یانە بن زۆر باشترە چونکە ئێمە هەوڵمان ناوە ئێرە باشترین شێوە پێشکەشی خەڵکین و پێویستەکە خەڵکیش لەگەڵ ئێمە شەوا بێت. زۆر سپاس بۆ ئێوە دڵنیانەوەیەوە ئەو شوێنتان کردێتەوە چەندین کەسیش لێرە هەلی کاری دەستکەوتووە چەندین گەنجیش توانیوەتی لێرە هەلی کار بەدەست بهێنێت کە ئەمەش یارمەتێک ئەبێت بۆ گەنجەکان و بۆ ئەو کەسشی کە پرۆژەکەی داناوە لێرە وەروە بۆ کەسانشکیان بۆ ئێرە چ لەلایەنە هوەریەکەی بۆکو خۆت ئاماژت پێکردەوەی کە کەسانی هوەر دۆستیشێن بۆ ئێرە ئەو کەسانشکیان بۆ هیوادەیەن خۆت ئاماژت پێکرد بەهێمنی مامەڵە لەگەڵ پشیلەکان بکەن و کاتێکی خۆش بەسەر زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش. بەڵێ خۆشەویستان وەکو بینیمان ئەم کافتریایە بیرۆکێکی زۆر جیاوازیان بەکارهێنابوو تێکەڵکردنی کاری هوەری لەگەڵ ئاژەڵ دۆستی لێرەوەکو ئاماژەمان پێکردووی کە کۆمەڵە پشیلەیەکی زۆر جوانیان داناوە ئێوە ئەتوانن بن بۆ ئێرە لەگەڵ پشیلەکانە ببن بە هاوڕێ و لەگەڵ ئەوەشا بتوان لێرە کاتێکی خۆش بەسەر بەرن. زۆر سپاس.